عزیزانمان لەم تەوەرە لەگەڵتان بەردەوام دەبین و باس لە بابەتێکی تەندروستی دەکەین، ئەویش گێژبوونە. زۆر جار لەوانەیە لە کاتێکدا کە هەڵەسینە سەر بێت بەرچاومان ڕەش بوو بێ یاخود سەرمان گێژی خوارد بێت یان نەخۆشیێکمان هەبێت هۆکار بێت بۆ ئەوەی کە سەر گێژ خواردن ڕوو بدات تیاماندا و یاخود بزانین ئایا هۆکارە گرنگترین هۆکارەکان یاخود سەرەکیترین هۆکارەکانی سەر گێژ خواردن چییە و چەند جۆریشی هەیە، ئایا جۆری جیاوازی هەیە سەر گێژ خواردن یان تەنها یەک جۆری هەیە و بزانین چارەسەرەکان چین و زانیاری ورتر لەسەر ئەم بابەتە بە میوانداری پرۆفیسۆر دکتۆر شێرکۆ سەعید زمناکۆ پرۆفیسۆر لە نەخۆشەکانی گوێ و بیستن و هاوسەنگی لە ستۆدیۆ لەگەڵماندایە گفتوگۆی زیاتر دەکەین. زۆر بەخێوێ کاک دکتۆر. کاک دکتۆر با بزانین ئایا گێژبوون چییە؟ ئایا گێژبوون هەر ئەوەیە کە بەرچاو دەڕژ بێ یاخود سەرە بسوڕێ ئەم دوانە لە یەکتری جیاوازن یان تەنها پێی دەوترێت گێژبوون هەردووکی؟ ئێمە ئەگەر لە بنەڕەتە باسی دەرچەکانی نەخۆشی بکەین ئەلبەتە هەموو نەخۆشیێک لە لەشی مرۆڤ دەرچەی هەیە، یعنی دەبێتە هۆی چەند سکاڵا و نیشانەیەک. سکاڵا ئەوەیە کە نەخۆش خۆی باسیەکە ئەڵێ بە دکتۆرەکە لە دکتۆر بۆ منەڵێ من سەرمێشێ دڵم تێکەڵێ سنگمێشێ سەرمە سوڕێ، ئەمانە سکاڵان کە نەخۆش خۆی تعریفیەکە بۆ پزیشک. نیشانش بریتیە لەوەی کە نەخۆشەکەش ئەیبینێ، ئێمەش خزم و کەسوکاری شەیبینێ و ئێمە شەیبینین. بۆ نمونە شخصێک دەموچوی خوارە بێ چاوی داخرێت چای بۆ داناخرێ خۆی نەخۆشەکەیت پێتەڵە لە دکتۆر من دەموچاوم خوار بووە منی شەیبینم تۆ شەیبینی و نەخۆشەکەش خۆی بینێ، ئەمانە نیشانەیە. کەواتە کە کەلیمەی گێژبوون سکاڵایە، یعنی نەخۆش یەت بۆ تعریفەکە سکاڵایە نیشانە نییە. بەڵام گێژبوون یەکێکە لەو سکاڵایانەی کە زۆر زۆر ئەستەمە کە نەخۆش بتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک پێناسەی بکە. نامان کاتیشا پزیشکیش زۆر ئەستەمە بۆی تێبگا لە نەخۆشەکە فەرعی لێبێتەوە بۆوانی بەتەئکید. بەڵام لە نەکرد لە میلەتی کورد و زمانی کوردیە، بەڵکو لە زمانەکانی تر و میلەتەکانی تریشە ئەم ڕاستیە دیارە کە تعریفکردنی سکاڵاکانی گوێچکەی ناوەوە نەخۆشیەکانی گوێچکەی ناوە زۆر ئەستەمە. حتى ئەوش بۆ بە یەکێک لە هۆکارانەی کە پێشکەوتن لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی گوێی ناوەیە کە دەبێتەوەی گێژبوون زۆر دواکەوتووە بە مقارنە بەرامبەر نەخۆشیەکانی تر. لەبەرەوە ئێمە جەمعەیەکمان هەیە کۆمەڵەیەک هەیە پێوترێت کۆمەڵەی بەرەنی کە لە سویدە هینەکەی بنکەکەی لە سویدە کە لە هەموو عالەمە ئەو پرۆفیسۆرە گەورانەی کە پەیوەستن بەم نەخۆشیەوە دائنیشن ساڵانە ساڵی 2010 هاتن کلاسیفیکیشنی ینی با بڵین پۆلێنێکیان کرد بۆ سکاڵاکانی نەخۆشیەکانی گوێچکەی ناوە بۆ ئەوی جاریتە لە دوای ئەو پۆلێنەوە هەموو پزیشکانی جیهان پەیڕەوی ئەو پۆلێنە بکەن بۆی بتوانن هەم خۆیان تێبگەن وەکو پزیشک هەم بشتوانن تێبگەن لە نەخۆشەکە کە مەبەستی کامیانە. ئەم پۆلێنە ئەکرێ بە 4 بەشەوە بەشی یەکەمیان بریتیە لە ناوەخولێ. ئێمەش هاتین تەوان لە کوردستان بە یارمەتی بەڕێز کاکتۆری و عومەر ئەحمەد کە لە زمانی کوردیا شارەزایەکی زۆری هەیە پێکەوە دانیشتین توانیمان ئەم زاراوانە بکەین بە کوردی. ئەوە یەکەمیان پێوترێ ناوەخولێ. ناوەخولێ یعنی چی؟ یعنی نەخۆش ئەڵێ دکتۆر من لە ناو خۆما ئاخولێمەوە، یاخود ئەڵێ یعنی جوڵەی ناوە، یاخود ئەڵێ دکتۆر من هەستەکەم لە ناو خۆما ڕامەژەنن. ئەمە کەواتە پۆلینی یەکەمە کاتە ناوەخولێ ئەکرێ بە 2 بەشەوە. بەشی یەکەمیان ئەڵێ لە ناو خۆما ئاخولێمەوە، بەشێکی تریش ئەڵێ لە ناو خۆما وەکو بێم ڕام بژەنن وایە یا بەرزە بمەوە و نزمە بمەوە. ئەمە پۆلینی یەکەمە. پۆلینی دووەم ئەوەیە کە پێوترێ گێژبوون کە زۆر ئەستەمە حتا بەنیسبەت ئێمەشەوە بتوانین تێبگەین وەکو پزیشک. لە زمانی کوردیا میلەتی کورد زۆر جوان تعریفیەکە زۆربەی نەخۆشەکانمان کەیەن ئەڵێن دکتۆر ئێمە هەستەکەین بەسەر عەرزەوە نین. ئەمە گێژبوونە. مەسەڵە لەشم سووک بووە لە ئینگلیزیا پێترە لایت هێدنس یعنی ئەڵێ سەرم سووک بووە. بەس مەبەستی چییە لەمە؟ هەر کاتێ پەیوەندی لەشی مرۆڤ لەگەڵ گراڤیتیە کێشی زەویە تێکچوو ئەو پێوترێ گێژبوون.
مەسەلەن مەبەستمان چیە سێمارێکێک لەسەر ئێمە لەسەرم کورسیە دانیشتوین هەست بە بارستایی لەشی خۆمانەکەین لەسەرم کورسیە هەستەکەین لەشی خۆمان قورسیەکی دروست کردووە لەسەر کورسیەکە هەر کاتێک ئەو هەستە گۆڕا ئەو معنای کابرا گێژ بووە کورد بە نوعێکی تریش تعریفێکە ئەڵێ کاسە بووم ئەڵێ کاس بووم یاخود ئەڵێ وڕ بووم کەواتە کورد بە سێ نەوە تعریفێکە گێژ بوون کاس بوون وڕبوون یاخود دەڵێ هەستەکەم بەسەر عەرزەوە نیم ئەمە پۆلینی دووەمە پۆلینی سێم پەیوەندیکی زۆر بەهێز هەیە لە نێوان چاو و گوێچکەی ناوەیە بۆیە کاتێک چاو کاتێک گوێچکەی ناوە تووشی هەن نەهامەتی و نەخۆشیە بێ چاو یەکسەر دەسەکا بە حرەکەکردن ئەو هینەی نامێنێ ئەو سەباتەی نامێنێ یعنی چاو ئەگەر دیقەت بێ بۆی ئێمە بۆ نمونە سەیری شتێک بخوێنینەوە دەبێت چاومان زۆر سابت بێ نازانم بە کوردی سابت یعنی جێگیر بێ بزەبت چاو جێگیرە بێ لەسەر کەلیمەکە بۆ ئەوەی کە بتوانی کەلیمەکە فۆکەسکەی بیبینی بۆیە کاتێک کە گوێچکەی ناوە تووشی نەخۆشیە بێ ئەو جێگیری چاو نامێنێ دەبێتە هۆی چوار نیشان ئەسکاڵای تر ئەمان ئەڵێ دکتۆر دەرەخولێم هەیە دەرەخولێ یعنی چی؟ یعنی لە دەرەوە سوڕ دەڵێ دکتۆر ئەم دەوروبەرە هەموو یەخولێتەوە بە دەورما یاخود دەڵێ چی ئەڵێ دکتۆر هەستەکەم دەوروبەر ئەجوڵێ یەک نزیکەکەوێتەوە لە من یاخود دەڵێ دەوروبەر دوورەکەوێتەوە لە من یا ئەڵێ دکتۆر دەوروبەر بە چەند ئیتیجاهێکە خولێتەوە ئەمە یەکەمیان دومیان ئەڵێ دکتۆر هەستەکەم هەر ئەوەی کە پەیوەندی بە جێگیری چاوەیە ئەڵێ هەستەکەم دنیا بەرزیونزمیەکە بەرز دەبێتەوە نزم وەکو چۆن تۆپێک هەڵی تۆپەکە بەرزیونزمیەکە ئەڵێ هەموو دنیا بەرز دەبێتەوە نزمە بێتەوە ئەوەی دومیان ئەوەی جەنابتەکەڵی لێڵە بێت چاوی یعنی ئەڵێ دکتۆر من مشکلەم نییە چاوم شش لەسەر شەشە بەس یەک تۆس حرەکە بکەم ئیتر چاوم ئەو تیژەی نامێنێ ئەو قووەتەی نامێنێ یەکێکی تریش لەوانە بریتە لە چی ئەڵێ هەستەکەم دکتۆر دەوروبەر قوڵپە بێتەوە بالضبط چەنەها نەخۆش زۆر جوان تعریفێک دکتۆر سەقفەکە هاتە سەر عەرزەکە شۆ سەر سەقفەکە ئەمە قوڵبوونەوەی پێوترێ پێنجەمیان بریتە لە چی ڤیژوەڵ لاگ ئەوەیە کە تۆ هەسکەی ئەو وێنەی لە بەردەم تا دواکەوێ بە تایبەتی کاتێک کە تۆ سەیری تەلەڤیزیۆنێکەکەی شریتی ئەخباریتیایە ئەها مەجموعە شەڕیتی هەیە لەسەر و لە خوارەوە شریتەکان حرەکە بکەن ئەو چاوی تێکەچێ ئەمە پۆلێنی سێمە پۆلێنی چوارەم علاقەی بە ڕاگررتنی بەژنەوەیە کە هەمووی سکاڵایە لە نەخۆشەکانی گوێچکەی ناوە سکاڵاکانی بەژن چییە؟ چوارەمیش ئەڵێ دکتۆر من هەستەکەم تەوازنی لەشم تەواو نییە ئەمە یەکەمە ینی خۆی هەستەکە یان گەشتبوونەکەەوە ئەزانێکە تەواو نییە خۆشی هەستەکە و تەواویش نییە تێگی یانێگە تۆ بیبینی لەوانەیە لەتر بەس ئەمان لەترانە ئەوەی یەکەمان خۆی ئەڵێ هەستەکەم تەوازنی لەشم تەواو نییە دومیان لەترێ ئەڵێ دکتۆر من لەترێم یعنی ئەڵێ وەکویەکی پاڵم پێوەنێ لە پشتەوە پاڵم پێوەنە بۆ پێشەوە یاخود بە پچەوانەوە یاخود ئەڵێ دکتۆر لەترێم بەلای ڕاستە ئەڵێ من ئەڕۆم مشکلەم نیە بە سەیرەکەم لە پڕێکە بەلای ڕاستە لامەوە یا بەلای چەپە لامەوە سێمیان چییە؟ ئەڵێ خەریکە کەوتن ئەڵێ دکتۆر هەر خەری بوو بکەم تۆزێکی ما بوو بکەم ئەمە سکاڵای سێمە سکاڵای چوارەمی بەژن ئەڵێ دکتۆرە کەوتم بە تەواوەتی یعنی ئەوەی کە عیلاقی بە پەیوەندی بە چیەوەیە گوێی ناوەیە بەسپانۆ نییە کابرا قاچی لە جێچوو بێ بڕوا بە ڕێگایە یاخود لە ڕێگا چاڵێکە بێ قاچی بکێتە ناو چاڵێکەوە کەوتنێکە عیلاقی بە گوێچکەی ناوە نییە بەڵام کەوتنێک هەیە بە تایبەتی لە نەخۆشی مینێرە کاتێک کە فشاری گوێچکەی ناوە بەرزە بێتەوە هەر بە تەواوەتیەکەوێ نەخۆشەکە علاقی بەوە نییە بڵێ وەڵا ئەمە لە هۆش خۆی چووە نەخێر ئەڵێ دکتۆر من بە تەواوەتی هۆشم هەبوو بەڵام لە پڕێکە کەوتم و یەکسەری شەستامەوە ئەمانە بریتین لەو سکاڵانە کەواتە سکاڵاکان ئەکرێ بە تەقریبەن 12 سکاڵایە ئەبێت تۆ جیایکەیتەوە کەواتە پزیشک پێویستە پێش هەموو شتێ خۆی خەلفیەتێک پاشخانێکی چاکی هەبێ لەسەر سکاڵاکان بۆی خۆی بزانێت چییە بۆیە کاتێکە نەخۆش یە دەڵێ گێژەبم نەخۆش بەهەمووی ئەڵێ گێژەبم یعنی بە هەر 12 کەسی ئەڵێ گێژەبم ئەڵێ زەحمە نەبێت تۆ مەبەستە چییە گێژەبی زەقشی دابەزێر گێژەبوون ئەخر ئەوژێکێکە لە عبیرن نەچی ئەو سکاڵایانە شەر نییە هەر گوێچکەی ناوە دروستیکە لەوانەیە نەخۆشەکانی دڵ دروستیکە بەرزبوونی فشاری خوێن دروستیکە لەبەرەوە لێرە تۆ بێ بزانی ئەمە هی کامیانە مەبەستی چییە بۆیە لێرە کە نەخۆشیێت ئەڵێ دکتۆر گێژەبم ئەبێت تۆ هێوا شەشگوێ لێ بگری و بزانی مەبەستی چییە جاری وایە تۆ یارمەتی بی هەڵبەتە لە تۆ چییە ئەڵێ تۆ پرسیارێکی ڕاستەخۆ لە نەخۆشەکە مەکە چکە نەخۆش زۆر جار ئەوە نەخۆشە خواخوایەتی ئەڵی سەر تێشە لە ئاسەر مێشێت دڵ تێشێ دڵمێ بەس بۆ ئەوی چی یعنی بۆی دکتۆرەکە هەستی پێ بکە نابێت تۆشکێتەوە غەڵەتەوە ئەبێت تۆ بزانی سکاڵا سەرەکیەکەی چییە فعلن چییە کە ئەو پێ ئەناڵێنێ بۆ لێرە تۆ توانی یارمەتی بی
ئەڵێ کاکەگیان تۆمە بەس چییە کاڵی گێژە بم ئێوە تعریفی کا بۆت ئەڵێ وڵی دکتۆر نازام گێژە بم نازام چۆن بۆ تعریف بکەم بۆیە لێرە ئێمە وەکو پزیشک هەم دوکن نەخۆش معاناتی هەیە لە پێناسەکردنی سکاڵاکەی و پزیشکیش معاناتی هەیە لەوەی کە نەخۆشەکەی تێبکە. کاک دکتۆر یەک تۆز بگەڕم بۆ بیدایەت لینکی دروستبوونی ئەم گەشتبوونە بۆچی ئەگەڕێتەوە تەمەەن هۆکارەیان ئەم کەسە لەوانەیە ئاو چوو بێتە گوێچکەی لە مەلەوانیەکە لە شتێکە لە ڕووداوێکە یان لە دەنگێکی بەرزە زەخت بەرگوێچکەی کەوت بێ یان بۆچی ئەگەڕێتەوە کاتێکە وردە و دەستەکە گەشتبوونەوە پەیوەندی بە گوێچکە و لێرە ئەگەر دیقەتی بێ ئێمە لە دێر ڕێکەما وتمان نەخۆشی دەرچەی هەیە ئەمانە هەمووی نەخۆشیە بێتە هۆکار کەواتە تۆ ئێمە ئەبێ بزانین پێشە شتێ بزای مەبەستی چێ گێژبوون بۆ نمونە ئەگەر ئەو بڵێ من ناوە خولێم هەیە منی بم بۆ نەخۆشێکی تر باشە ئەگەر بڵێ ناوە خولێم هەیە بە ئەوەی کە پێویستە بە گوێچکەی ناوە بۆ نمونە ناوە خولێ زۆر شتی ترێکە کەم خەویەکە تۆ کەم خەوبی کە هەڵستی سەر پێ لە ناو خۆتا چیەبی ئەخولێتەوە بەس ئەگەر ببێتە هۆکار مەسەلەن شەقیقەی هاوسەنگی ئەبێتەوەی ناوە خولێ ئەگەر وتی دەرەخولێم هەیە ئەو وەختەی گەڕێن بۆ نەخۆشێکی تر ئایا دەرەخولێکە بەردەوامە یا کەمترە لە دقەیەک ئەگەر کەمتر بێ لە دقەیەک نەخۆشیەکە ئەگەر لە بینی دقەیەک و نوی سەعاتا بێ نەخۆشێکی ترە ئەگەر لە بینی نیم سەعات و 24 سەعاتا بێ نەخۆشێکی ترە ئەگەر سکاڵای تری لەگەڵا بێ بۆن منە ڕشانە و دڵتێکەڵاتنی لەگەڵا بێ ئەوە بێتەوەی نەخۆشیە کاتە لێرە ئەمە بریتیە لە مادەیەکی زۆر چڕوپڕ ئەبێ ئێمە وەکو پزیشک شارەزایەکی زۆرمان هەبێ و تەحملێکی زۆریشمان هەبێ لەگەڵ نەخۆشە کاتێک کە نەخۆش قسە و بۆکە نەبێت تۆ بە پەلەپەل خواخوات بێ زوو تەواویکە نەخۆش هاتووە قسە و بۆکە تۆ ئەبێ جوان هێواش هێواش لە هەموو شتەکانی بکۆڵیتەوە و با پێشە بڵم لە 180 تشخیصکردن یعنی دەستنیشانکردنی نەخۆشیەکە پەیوەستە بۆ قسەی کە لە بینی تۆ لە بینی نەخۆشەکەیەکی لە چیە لە نەخۆشیەکانی گوێچکەی ناوەیە لە 150 ئەتیما دەکاتە سەر ئەو فەحسی کە تۆ بۆ یەکەی ئەوەی کە تۆ ئەڵەسیتە سەر بێنە فەحسی بۆکەی و لە 105 علاقی بۆ فەحسی خوێن و ئەشیاء و شتانەوە هەیە بۆی بزانی کە قسەکردن لەگەڵ نەخۆشە بە شێوەیەکی هادئ کە تۆ مانوو نەبی لەگەڵ نەخۆشەکە هەسکا کە تۆ گوێی لێگری و یارمەتی بێ ئەوە ڕێگەیەکی زۆر گرنگە بۆی بگەین بە دەستنیشانکردنی نەخۆشیەکە. باشە دکتۆر باسی چەند دقە و چرکۆسانی و شتێ کرد ئایا سەرگەشت خواردن بەپێی کات دەکرێت دەستنیشان بکرێت سەر بە کام گروپەیەکە بەتەکید یعنی بۆ نمونە نەخۆشەکە طبعاً بە تەنها کاتەکە مهم نییە زۆرشتی تر مهمە سەبەب مهمە ئایا بۆچی گێژ بووە مەسەن هەنێ نەخۆش ئەڵێ دکتۆر من کە پاڵەکەوم گێژە بم یا کە سەر بەرزەکەمەوە بۆ ئاسمان بمێ ڕەفێ پاکەمەوە یا بمێ پێڵاوەکەم تونکەمەوە من سەرمە سوڕێ دەرەوە خولێ دەرەخولەیە ئێمان بەس ئەڵێ ئەرێ زەحمە نەبێت کەوا و لێ چنێکە خایەنێ ئەگەر وتی لە دقەیەکەم ترە خایەنێ ئەو وەختە تۆ ئەیبێ بۆ نەخۆشی کاتێ ئێستا دوو سیفەتمانەیە یەکەم لە کاتی جوڵەی سەرا دروستە بێ سەربەخۆ نییە دووەمیش کەمترە لە دقەیەک ئەوە یەکسەر مێشمان بۆ چێڕوا جوڵەی نائاسایی کریستاڵەکانی ژوور ئەگەر وتی من سەرمە سوڕێ بەبێ ئەوەی بجوڵم پاڵکەوتبم هەر دنیا خولێتەوە نەجوڵم هەر دنیا خولێتەوە و زۆری شەخانە لە ماوەی 24 ساعتە ئەو وەختە هەوکردنی دەماری گوێچکەی ناوە کە پێویستە بە هاوسەنگیەوە ڕوویاوە کەواتە قسەکردن لەگەڵ نەخۆشە تعریفکردنی نەخۆش بەهۆی چیەوە دروستە بێ مەسەڵەن هەنێ نەخۆشیە لە دکتۆر کە ئەپژم گێژە بم هیوایە لە بەرزاییە گێژە بم هەندێک هەیە لە دکتۆر بە تیشکی ڕۆژ تیشکی بە قۆت گێژمەکە یەکێکی تر ئەڵێ دکتۆرەکە دەنگێکی بەرز هەبێ من گێژە بم سەرمە سوڕێ کەواتە ئەمە هەمووی ئەبێ جوان لێ بکۆڵینەوە بزانین کامایانە نەخۆشەکە بە چی وای لێت وە چەندێکە خایانێ وە چ شتێکیش چاکێکە ئەم دکتۆر ئەمە لە کەسێکی پێگەیشتووە ئەگەر ئەو پرسیانایەکی جواب داتە بەس ئایا لە مناڵە گێژبوون هەیە بۆ چۆن دیاری ئەکرێت لە مناڵە ئەگەر نتوانێت وەسفی بکا بۆتان ئەزانین چی ئەوەی چێکە لە معاناتە گەورەکان ئێمە لە بیدایەتە باسمان کرد وتمان لە 180 ئەتیمان دەکاتە سەر قسەکردن لەگەڵ نەخۆشە بەڵام ئاخر ئەم قسەکردن چۆن لەگەڵ مناڵاکەی با تەجروبەی خۆمە پێ بڵم تەجروبەی من ئەوەیە کە مەسەلەن نەخۆش هاتووە بۆ لام دایکەکەی نایەت یا باوکەکەی نایەت یا لە دکتۆر ئەم مناڵەمان یاری کردووە لە پڕێکە هاتووە باوەشی کردووە پیامە وتومە چییە ڕۆڵە بۆچی ناچێت وتوتی دنیا ئەجوڵێت یا دنیا خولێتەوە ئیتر هەندێک جار
مناڵ جوان تعریفیەکە هەندێک جاریش تعریفی ناکە بۆ ئێمە بێ بگەڕێن و بۆچی لەو کاتەیە بۆ تێکسبوکەکانمان لە مناڵە چ نەوع نەخۆشیەکەیە تێگی لەمە بەستم بەس عادەتەن ئەگەر دیقەت بەم منەوەی کە دیقەتم ماوە لە ئەو ماوەی کە ممارەسەی ئەمیشاکەم گێژ بوون سوپاس بخوا لە مناڵە زۆر نییە لە گەورەیە زۆرترە احتیمال علاقی بەوە بێ کە سیستمی تەوازن لە مناڵە ینی نوێیە هێشتا لە کار نەکەوتووە و مناڵ کەمتر معڕزە بێ بۆ زەبرە دەرەکیەکان یاخود زەبرەکانی تیرۆک و خواردنی دەرمان و ئەم شتانە کاک زۆر ئێوە کەسێکە گێژبوون بێ یەکسەر فەحسی ئەوەی بۆ نووسن کە بزانن ڕێژەی ئاسنی ڤیتامینەکانی ینی کەمی ڤیتامینات و کەمی ئاسنوانش پەیوەندی بە گێژبوونەوە هەیە ئێستا بۆ نمونە یەکێک لەو شتانی کە ئەبێتە هۆی جوڵەی نائاسایی کریستاڵ کەمی ڤیتامین دیە لەبەرەوە ئێمە عادەتەن و نەخۆشانی کە ئەڵێ دەرەخولێمان هەیە کەمتر ئەخایەنێ لە دقەیەک عمری هەیە هەندێک جار هەندێک فاسی بۆ نێرین کە پێویست کە بزانین کە احتیمالە هۆکارەکەیەوە بێ وەرە زۆر جاری هۆکاری جوڵەی نائاسایی کریستاڵی گوێ نەزانراوە لەبەرەوە جاری وایە پێویستمان پێ بێت خانمانی دوویان ینی گێژبوون تا چەند بۆ ئەوان خەتەرترە لە ناکایە کاپکەوێ کچوزانم حاڵەتێکەوە چۆن چارەسەری بۆ ئەوانەکەن وڵی ئەوەی کە من دیقەتم ماوە کاتی ئافرەت کە دووجانە بێت زۆربەی نەخۆشیەکانی نامێنێ ئەوانی کە پێویستە بەگوێی ناوە یعنی بۆ نمونە شەقیقەی هاوسنگی کە علاقی بە پەیوەندی گوێی ناوەیە من هەر کە نەخۆش ئەڵێ دکتۆر مەسەلا ئەم حەبانە من ئەی خۆم نەخۆشە تەوان ئەوش لە چ حاڵەتێکا ڕۆیاڵە دکتۆر من کاتێک کە سوڕی ماگانم بۆیە سەری مێشێکی زۆرم تووشە بێ گێژە بم دنیا ئاخولێتەوە بە دەنگی زعاجەم حەزەکەم کەس قسەم لەگەڵانەکە بە ڕۆشنایی زۆری زعاجە بم و عەسەبیە بم شەڕەکەم لەگەڵ مناڵەکانمە و ئەگەر بە تایبەتی برسیم ببێ ئەوە هەر زۆر خراپترە بم کەم خەو بم ئەوە هەر زۆر خراپترە بم بە بۆن سەرمەیەشێ ئەگەر سەفەرێکی دوور و درێژ بکەم وەزعم زۆر تێکە چی دنیا ئاخولێتەوە لە بەرچاوم ئەمانە یعنی شەقیقەی هاوسنگیە بۆیە زۆر جار کە کاتێ من نەسیحەتەکانیانەکەین و عیلاجی بۆ نووسین ئەو تەمەنەوە عیلاجانە لە ئافرەتی دووجانە باش نییە وەریگرێ زۆر نەخۆش پێمەڵە باشە گەر من حەملمە بێ چی بکەم یعنی پێڵێن کاتێک کە تۆ حەمل دەبێ ئەم نەخۆشیانە زۆربەی دیاری نامێنێ ئەوش سەبەبەکەی علاقی بە هۆرمۆناتەوەیە لە ئافرەتی دووجانە کە هۆرمۆناتە گۆڕێ زۆر نەخۆشی و نەبێ باشە دکتۆر ئەو نەخۆشی درێژ خایانانە یاخود ئەو نەخۆشیانی دیکە کە کاریگەری لەسەر گەشتبوون هەیە کامانن مەبەستە بێجگە لە گوێی ناوە بەڵێ نەخۆشیەکانی دڵ مثلا عدم انتظام نبضات القلب يعني ناڕێکوپێکی لە لێدانی دڵە دەبێتە هۆی ئەوەی کە بیتەوەی سکاڵەکانی گێژبوون دروست بکە بەرزبوونەوەی فشاری خوێن شەکرە نەخۆشی شەکرە ئەمانە هەمووی دەبێتە هۆی نەخۆشیەکانی مێشک بۆ نمونە دەبێتە هۆی دروستبوونی سکاڵەکانی گوێی ناوە ئەی کێشەکانی چاو کزێ یاخود زەختی چاوە ئەمانش کاریگەری هەیە بەڵێ بەس یعنی بە شێوەیەکی کەمتر یعنی ئەو زەعیفبوونی گوێ دروستەکە کەمتر سکاڵا دروستەکە بەس خێلی یعنی سکوینت با بڵێنەوەی کە چاوەکان لە بەرزی و لە نزمیە جاری وایە شخصەکە بێتەوەی بینینی دووشت یعنی شتێک بە دوانە بینێ ئەویژە بێتەوەی کە ئەوەی کە شێوازێک لە شێوازەکان سکاڵەکانی دروست بکە کاک زۆر هەندێک هەیە دەڵێن لەگەڵ گێژبوونەکە دوو لە ڕووبینەران بەڕێزت هێڵە جوڕشانەوەی لەگەڵا هەیە ئەمەژەر پێیوەستە بە کێشەکانی گوێ بسیارە مهمە طبعا ئێمە ئەو چواردە هینی باسمان کرد سکاڵایە ئەو کۆر یانیش یعنی سکاڵە حەقیقیەکانە کە پەیوەستە بە نەخۆشیەکانی گوێناوە بەس هەندێک سکاڵای تر هەیە پەیوەستم پێوەی پەیوەندیان پێکەوەیە بۆ چکە گوێچکەی ناوە ئەوامری هەیە و ڕەبتی هەیە لەگەڵ سنتەری دڵڕشانەوە بۆ نمونە کابراڵە دڵم تێکەڵێ ئەڕشێمەوە سەرمێشێت سنگم تونگ بووە دڵم بە پەلەپەلەیە ئەمە علاقی بە چیەوەیە علاقی لە ئینگلیزی پێوترێ ئۆتۆنۆمیک ئەنگزایەتی سیستمێک لە دەماری لەشی مرۆڤ خۆنەویست و خۆویستمانەیە خۆنەویستەکان مثلا بۆ نمونە تۆ ئەگەر خەبەرێکی ناخۆش بێنێ یەکسەر عارەقەکەیتەوە مثلا ئەو عارەقکردنەوەی ئەوە خۆنەویستە بەدەست خۆت نییە دڵ پەلەپەلەیە ئەمانە پێوترێ ئەی سیمپتۆمین ئۆتۆنۆمیک ئەنگزایەتی لاقی بە قەلەقی و خۆنەویستیەکانەوەیە کە پەیوەندیکی بە قوتیانێ بە سیستمی تەوازنەوە طبعا ئەمە لەوانەیە پرسیار بکێ بۆچی شخصێک گێژە بێ دڵی تێکەڵێ وەڕشێتەوە لەبەر گوێوە هەستەکە کە ئەوە هینە ژەهراوی بوون ڕوویاوە لەو شخصەیە
هەر کاتێ دنیا خولایەوە ئێستا بۆ نمونە ینی شخصێکەیە با بڵێن مەشروباتی ڕۆحیە خواتەوە باشە یان کحول خواتەوە کە کحولی زۆر خواردەوە ئەم کحولە ئەچێتە ئاوی گوێچکەی ناوە باشە کە چۆ ئاوی گوێچکەی ناوە مادە کیمیایەکی ئاوەکە تێکەچێ دەبێتە هۆی بزواندنی خانەستیارەکان شخصەکە سەسوڕانی تووشەوێ باشە ئۆکێ هەر ئەو شخصەی کە زۆر کحولە خواتەوە دوای ماوەیەک ئەڕشێتەوە بۆ ڕشێتەوە لەبەروی جسمی ئینسان هەستەکات ژەهراوی بین ڕوویاوە بە مادەیەکی غێرەتیادی بۆیە پێویستەکە ڕشانەوە ڕووبە یان ڕشانەوە حیمایەیە خۆی کە دروستی کردووە لە ئێمە حیمایە وەکو کۆکە چۆن ئەکۆکین وەکو پژمە ڕشانەوە کۆکە چاوتروکانن مەسەن شخصێک پشتێ بە بۆ لای چەیەکسە چاوتروکێنێ ئەمانە ڕفلێکسن ڕفلێکس یعنی کاردانەوەیەکی خۆنەویستانەیە علاقەی بە بیرکردنەوە نییە کەواتە شخصێک کە گێژ بوو مێشکوا تێگا کە ئەمە چیە ئەم شخصە ژەهراوی بووە یەکسەر ڕشانەوە ڕۆیە ئەڵە بۆی ژەهرەکە دەرکەم لە لەش باشە دکتۆر سەرگەش خواردن یاخود گێژبوون لە چ کاتێکدا مەترسیدار دەبێت یاخود لە کام لەو جۆرانی کە ئاماژت پێیان مەترسیدار دەبێت ئەم پرسیارێکی زۆر گرنگە ئێمە تاوان سیستمی هاوسەنگی لە لەشی مرۆڤ سێشتە کە ڕایەگرن چاوە گوێی ناوەیە لەگەڵ ماسوولکەکان و جونگەکانی لەش بەس لوبەکەی بریتە لە گوێی ناوە ئەڵبەتە گوێی ناوە کاتێک ئەم معلوماتانە کۆکاتەوە شوێنی سەر لە سپەیسا لە بۆشاییە وێنەکانی دەرەوە و چۆن وەستاوە قاچی چۆن وەستاوە ماسوولکەکانی تۆنەکانی چۆن هەمووی ڕابە گوێی ناوەی نێرێ بۆ مێشک دوو بەشە بەشێکی خوارەوە لە کە عیلاقی بە بیرکردنەوە نیە هەمووی چییە؟ هەمووی ڕفلێکسە ڕفلێکس نازانم بە کوردی چی پێوتێ یعنی شتێک هەیە کە مێشک پێویستی بیرکردنەوەی نییە مەسەن بۆ نمونە تۆ شتێک چۆ قورتەوە ناڵی با بکۆکەم یەکسەرە کۆکی بەبێی تۆ بیری لێ بکەیتەوە پژمین هەر لە خۆتەوە پژمی و هەروەها یاخود مەسەن تۆ بە ڕێگای ئاڕۆی بە پەلە ڕاکەی بیر لەوە ناکەیت وڵی ئێستا وایە ئەوەیە هەموو شتێک خۆی ڕفلێکسی تەوازنە بۆ ڕاگرێ کە چۆ ژێر مێشکەوە حرەکاتەکان ڕۆیە هەندێکی پێویستی بە بیرکردنەوە هەیە بۆ نمونە تۆ شتێک بخوێنیتەوە بە بیرکردنەوە تۆ چاوە جوڵێنی لەسەر هینەکەەوە لەوە پێویستمان بە گوێی ناوە هەیە بەس بیرکردنەوەشی تایە کەواتە نەخۆشیەکان کە چوونە مێشکەوە ینی کە دەمارەکان چوونە مێشکەوە خۆ مێشیش لەوانەیە تووشی نەخۆشی ببێ دروستبوونی وەرەمە کەم خوێنی کە جەڵتەی مێشکە ئەمانە هەمووی ئەبێتەوەی چی سەرسوڕان ئەو نیشانانی کە بۆم باس کردی ئەو چواردە نیشانەیە هەر هەمووی ڕۆیە لە کاتێک کە مێشکیش تووشی جەڵتابێ کەواتە کە نەخۆشیێتە لای من ئەبێ پێش هەموو شتێک بزانم بە تایبەتی ئەگەر درێژخایەن بێ ئەبێ بزانم ئایا ئەم سکاڵانەی کە هەن پەیوەندیان بە گوێیە یاخود بە مێشکەوەیە ئەمە زۆر مهمە یعنی هەموو پزیشکێک ئەبێت بە باشی بزانێت چکە نەخۆش لە 24 ساعتی یەکەمە ئەبێ فریایکەوی ئۆکێ نابێ هەر نەخۆشیش بێ بڵێ بڕۆ بۆ ئێماڕای یعنی ئەشیعی تەنووری و ئەمانە کەواتە تۆ جاری وایە فەحسکردن نەک جاری وایە فەحسێکەیە پێوترە هینتس HINTS زۆر بەهێزتر بۆ دەرەخە ئایا ئەم نەخۆشیە علاقەی بە مێشکەوە هەیە یا بە گوێی ناوە هەیە کەواتە یەکەم هەنگاومان ئەوەیە کە بزانین ئایا ئەم سکاڵەیانە گوێی ناوەیە مشکلەکە یاخود مێشکە ئەگەر مێشک بێ زوو فریایکەوی مەترسیدارە کاکتۆر زۆر بەکوتی لە کۆتاییدا گرنگترین ڕێنمایەکان چیە بۆ گشتی هاوڵاتیان ئەوانەشی کە ساخنووی چ کێشەیەکیان نەبێریانی وڵی من تاوان لە زۆربەی بەرنامەکانی تیشا باسم کردو ئێمە ئەم بەندامانی کە خوا پێی بەخشیوین ئەمانە هەدیەکی زۆر بە نرخن لە هەموو بەشەکانی لەش ئەبێ بیپارێزین هەموو شتێ بە خوێش بمانە یعنی ئێمە ئەبێ ئیشی پێ بکەین بە زۆر ئەزێتی نین ینی بۆ نمونە شخصێکێت گەنجە هێدفۆنێکە کاتە گوێی بە شەویشەوە پێوە نوێ ئەمە ینی شتێکە عزیێتی هەیە سیستمی تەوازن پێویستی بە ئیسراحەت هەیە خەو زۆر باشە ینی خەو لە کاتی خۆیان بنووی زوو بنووی زوو هەستی لە خەو ئەبێ ینی شتێکی زۆر گرنگە بۆ تەندروستی گوێچکەی ناوە نقطەیەکی تریشەیە بەڕاستی من دیقەتم ماوە
بەداخەوە ئەو شخصانەی کە خەریکی جوانکاری لەشن کاتێک کە پرۆتین بەکارێنن زۆربیان تووشی سکاڵەکانی گێژبوونە بن. بۆیە نەسیحەت و ئامۆژگاریم بۆ ئەو شخصانەیە کە خەریکی جوانکاری لەشن ئەبێ زۆر بە ئاگادار بن چ شتێک بەکارێنن. زۆربەی ئەو شخصانە شێڵە دکتۆر ئەمە هینە قانونیە و نازانچی بەس شەرت نییەوە وابێ ئەبێت یعنی شتێ بێ کە ڕێنمایی تەندروستی تیا پەیڕۆکرابێت. شاو خۆش بێ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر شێرکۆ سەعید ناکۆ پرۆفیسۆری ورد سپۆری ورد لە بیستن و گەشتبوون و سەنگیا خۆ بەخێر بێ. زۆر سپاس دەکەین دکتۆر.